پیغمبر صلی الله علیه و سلم فرموویە دەفەرمێ من رغب عن سنتي فليس مني هەر کەسێک حەز و ئارەزووی لە سنەتی من نەبێ یاری لە سنەتی من دوور بکەوێتەوە ئەوە نوقسانی هەیە لەوەی کە لەگەڵ پەیامی منا بێت. دیارە ئەم فەرموودەیە لە وەڵامی پرسیاری ئەو چەند کەسا بوو هاتنە خزمەتی پێغەمبەری خوا هەر یەکە داوای کارێکی کرد کە ئەو هەشە و تابیانی نەخەوێ و ئەویش زەواج نەکا و ئەویش خەریکی عیبادەت بێ. پێغەمبەری خوا فەرمی سنەتی من وانە کە هەر کەسێک ئاوا واز لەوە بێنێ ینی تەرکی دنیا بکە لەبەر خاتری بە حیساب ئیسلامەتی ئەوە ئیسلام ئەوەی پێ قبول نییە. جاوی کە گرینگە لە فقی ئەم فەرموودەیە چەند شتێکی زۆر گرینگە. یەکێک لەوانە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و پەیامێکی کردداری ژیانە کەواتە ئەم سنەتانی پێغەمبەری خوا پەیامێکە ئەبێ بە کردداری سنەتی پێغەمبەری خوا جێبەجێکرێ و پەیامی پێغەمبەری خوا ژیانی مرۆڤەکانە چونکە ڕازی نەبوو بەوەی کە کەسێک هەر نەخەوێ کەسێک هەر بە ڕۆژوو بێ کەسێک واز لە زەواج و لە ذاتی دنیایی بێنێ پەیامی پێغەمبەری خواوانیە چونکە ژیان ئەوەی پێ وەرناگیرێ و پێ قبول ناکرێ. دوو لە فقی ئەم فەرموودەیە تەوازون لە هەموو کارەکانی ژیاندا زۆر گرینگە. تەوازون خەوتن و نەخەوتن بە ڕۆژووبوون و بە ڕۆژوو نەبوون لە هەموو کارەکانە ئەبێت تەوازون لە ژیاندا هەبێ چونکە ئەم فەرموودەیە لە فقەکەیدا ئەوەمان بۆ دەردەکەوێ. خاڵی سێهەم لە فقی فەرموودە مادەی عن حرفی عن هەر کاتێ لەگەڵ وشەی ڕەغیبەیە بوو بۆ دوورکەوتنەوەیە و بۆ تەجاوزکردنە. فقی سێ چوارەمیان بە کردارکردنی هەر سنەتێک هەز بە نزیکی لە پێغەمبەرەوە بکە. هەر کاتێ سنەتێکی پێغەمبەری خوات کرد هەز بکە لە پێغەمبەرەوە نزیکی بە پێچەوانەشەوە. هەر کاتێک کاتی سنەتێک بوو ئەتوانی سنەتێ بکەی و کە نەت کرد هەز بکە کە خەریکە دوورەکەویتەوە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم. فقی پێنجەمیان بەڕاستی ئاماژەیە بە مەترسی ترازان لە پێغەمبەر و لە فەرموودەی پێغەمبەر ئەبێ ئینسان زۆر بترسێ فانەخواستە نەوەکو بترازێت لە سنەت و پەیامی ڕاستەقینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. خاڵی شەشەم فقی شەشەم لەم فەرموودەیەدا لە کاتی هەموو کردار و گفتارێکدا ڕەچاوی ڕازیبوون یا ڕازی نەبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بەرچاو بێ یا لە بەرچاوگرتنی ڕەزامەندی پێغەمبەر و موافقبوونی پێغەمبەری خوا و پەیامی ئەو لەگەڵ ئەم کردارم لەگەڵ ئەم گفتارم با بەلای تۆشەوە باش بێ باواش بزانی ئەمە کردارێکی جوان و چاکە و دینداری وایە نەخێر لە پەیامی ئیسلامە گرینگە ڕەچاویکەی کە ئایا ڕاستە ئەم فەرموودەیە بەلای منەوە یا ئەم کردارە بەلای منەوە باشە بڵێ بەلای پێغەمبەر و پێشەوای مرۆڤایەتی ڕەسوول اللهەوە باش بێ با بە حیساب دینداریش بێ چونکە خۆ ئەو سێ پیاوە بە ڕۆژووبوونی بەردەوام و نەخەوتن و شەونێژی بەردەوام و وازهێنان لە خێزان بەلای ئەوانەوە باش بوو. بەڵام پێغەمبەری خوا فەرمووی نەخێر وان نییە چونکە ئیسلام دینە دینی عنی ژینە کەواتە دین و ژین دووشتی لە یەکەوە جیاواز نین بە یەکەوە گرێودەراون دین بە بێژین ناکرێ و ژیانیش دینیش هاتووە بۆ خۆشکردنی ژیان